وەختان بەخێر هاوڕێیان، سپاس لەوەی کە بەشداری ئەم جەلسەیەن. ئەمڕۆ جەلسەی ڕوتینی گفتوشنوویت لەلایەن کۆمیتە ڕێبەری کۆمەڵەوە بەرگوزار دەبێت. جەلسەکە لە دوو بەشی سیاسی و تەشکیلاتی پێک دێت. بەشی یەکەمی گزارشی سیاسی لەلایەن هاوڕێ ئیبراهیمی عەلیزادەوە پێشکەش دەکرێت و بە دوای قسەوازەکانی ئەودا دەبیرخانەی کۆمەڵە هاوڕێ سعید ئەمانی دێت و گزارش تشکیلاتی پێشکەش دەکات. بەڵام بۆ ئەوەی کە باسەکان تێکەڵ نەبن، سەرتا ئاگادارتان دەکەمەوە کە دوای باسە سیاسیەکە ئەگەر پرسیار وڵام و سەرنج و تێبینی هەیە ئەوانە وەردەگرین، هاوڕێ ئیبراهیم بەپێی پێویست وڵام دەداتەوە، دواتر دەچینە سەر بەشی تشکیلاتی و ئەویش هەر بەوڕەوەڵە. جەلسەکە لەم کاتەوە ڕەسمیە. ئەمڕۆ پێنجشەممە 12 جۆزەردانی بەرامبەر لەگەڵ 2 ژوئێنی ساڵی 2022 زاینی. بۆ دەستپێکی جەلسەکەمان من داوا دەکەم لە هاوڕێ ئیبراهیم بێت و گزارشی سیاسی پێشکەش بکات. تکایە هاوڕێ ئیبراهیم. هاوڕێیان ئێوارەتان باش. دیارە ئەو بەحسەی کە ئێستا من دەمەوێت سەرەتاکەی داخەم و لەگەڵیەوە بێن بە گۆڕی هیچی بۆ ئێوە تازە نییە. بەردەوامەوە ئەخبار خۆتان تاقیب دەکەن، وتارەکانی رادیۆ و تەلەڤیزیۆنی خۆمان گوێ دەدەن. لە هەموو بابەتێکەوە بێگومان هیچ شتێکی لێەوە بۆ ئێوە شاراوە و ئەوە نییە کە لێرەدا بمبەوێ من بیرتانی بێنەوە پێویست ناکە. بەڵام بە هەمووی ئەوانەوە پێویستە بەستا ئەو ساختمانی تەحلیلیەی کە ئێمە سیاسەتی خۆمانی لەسەر بنا دەکەین و ئەرزیابەکانی خۆمانی بەرامبەر بە ئەوزاع لەسەر بنا دەکەین، ئەوە ئێوە لەگەڵ ئاشنا بن. من سعی دەکەم لەو بابەتەوە نکاتێکتان پێشکەش بکەم. جارێ بەنسبەت ئەوزاعی سیاسیەوە ئەو فاکتانە هەمویان ئاشکران کە جمهوری ئیسلامی بارودۆخێکی زۆر شپرزەدایە. ئەوە دەزانن هەمووتان، هەم لە ڕووی ئابوووریەوە وەزعی زۆر تێکڕماوە بە معنای واقعی کەلیمە. هیچ دەرویەکی ڕوونیشی بۆ نەکراوەتەوە، نە مزاکراتی بەرجام بە نەتیجە گەیشتووە بڵین لە بابەتەوە پارەیەک دێتە کیسەیانەوە و خەزێنیانەوە، نە نەوتیان وەکو جاران بۆ دەفرۆشرێ. تەنانەت بوحرانی ئوکراین تەسیری منفیشی لەوبارەوەدا ناوە، چونکە لە مشتریە هەرە مهمەکانی نەفتی ئێران کە بە قاچاغی و بە شێوەی غێرە ڕەسمی دەفرۆشرا چین بوو، پێی دەفرۆشرا چین بوو. سا چین بەشێک لە پێداویستەکانی خۆی لە رووسیەوە تامین دەکات. ئەو حتا میزانی سادراتی نەفتی ئێران بۆ چینیش کەم بووەوە. ئەوە ینی وەزعی ئابووری نەوخۆیەتی، ئەوە وەزعی دەرامەدەکانی دەرەوەیەتی، ئەوە وەزعی پەیوەندیەکانێتی کێشە و ململانیەکانی لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا هەمووی لە بەردەم تەقینەوەدایە. بەرەوە وەزعی ئێران وەزعی عادی نییە، شرایطی کە مەساتەیە دەژین و تێدا مبارزە دەکەین، شرایطێکی عادی نیە، شرایطیش کاملەن تایبەتیە. لەناو خۆی خودی ڕژیمیشدا کێشە و اختلافات سەری هەڵداوێ. دەزان کە ڕێزەکانی ڕژیم لە تووری 20 ساڵی ڕابردووە تا زۆری ڕیزش کرد، زۆر دایرەی بازنەی دەسەڵاتیان بەرتەس و بەرتەس کرد بۆەوە. هەموو کەس پێی وابوو دەوڵەتی ڕئیسی و ئەو ئاخرین مەرحەلەیە کە تێیدان ئیتر اختلافات هەموو نەیارەکانی خۆیان لە هەموو ئاستێکدا تەسفیە کردووە، کەس نەماوە کە تەسفیەکەن و ئیتر ئەوانە یەک دەستن. بەڵام دیسان دەبینین ئێستا دەنگی ناڕزایەتی لە نێوخۆشیان بەرز دەبێتەوە، لە یەکتر لە قاو دەدەن، پاشقل لە یەکتر دەگرن، ئابڕووی یەکتر دەبن. ئەوەش هەموو نیشانەهای بوحرانێکی تازەیەکە لەو لەحەزەوە ڕژیم تووشی بوو. بێزگە لەوانە شتێکی زۆر مهم کە لە گۆڕدایە ئەویش ئەترازاتی جەماوەریە. ئەترازاتی جەماوەری ئێستا تقریبەن هیچ ڕۆژێک نییە کە لە گۆشەیەکی ئێران سەر هەڵنەدا و جاری واشە لە چەندین شار بەیەکەوە. ئێستا خۆتان دەزانن دوای ڕووداوای ئابەدان خوزستان هەر جمەی دێ لە مبارزە و لە خەبات و لە ئەتراس. ئەوەی کە مهمە لێرەدا بەرچاو دەکەوێت وەکو ینی فاکتۆرێکی تازە لە ئەوزاعی سیاسی ئێستادا، ئەوەیە جەسارەتی خەڵک زۆر زیادی کردو.
يعني تو مثلا لتليفون قصة كي خويا نقل راديو تلفزيون خارجي كان قصة كان لتظاهرات دا دنگ برز كان هو كزنا ترسل لو كهرتشي لدلي دابيله هيش يعني هيش سانسورك هيش كس بخوي قايل نية من دام يبلم ك دام يبلم كأو جسارته أو شجاعته اللي شو سرتشاو دقري خو أنا خناتو عين بلين همو خلق تونا أصدق قارمانانو لوقتك لشرائطك معلومة قارمانانك بيدا دبن جان فدائي إذا كان زيادة نخبقانيش مبارزاتين لسرسروا خلق ظاهر دبن بلام يستاهموا كذو قارماني يقدر دكوين لهر شو دقال هر كس صدقي إحساس ذكي دقال كسي شي زور بوير كسي كنا لمردن دترسي لزندان دترسي لشكنزة دترسي وقسي خوي دكا جن بي جوان بي بير بي كارير بي معلم بي هر شي بي قسي خوي دكا اما ديار ديك تازيك معمولا لدور هاي كنزيك دبينو جامعه نزيك دبتور الشرايط انقلابي لو ها دور هاي دا وها جامعه وها حالتك حالة قلق بيدا دكا يعني بسلا جسارة وقارمانتي اجتماعي دبتو يترحموا كسر لو موقع تدايا تناتو زور تفاوت قائل بي ممكن يشي سخان ورتر بي يشي باشك سكاين خذ فور مربكا ولي تعوز جايبه شجاعات مربوطه شجاعته بويري بوت ديال ديش اجتماعي او زور شيكي تازيا لتعلم بلام سلمانجي اخي لعما خد شاهدي اول وبتعمل استا زور بشويشي برچاوه اما مثلا دزانين ك فرس ك دهي شخص هزاران نفرين لزندان كان اعدام كرد صدان يا بلون قال لي لصدان زور تريش پشیمانی اسانی پشیمانیان که لسر رادیو و تلویزیون لبیرو باور و بوشونی خوانو ضعفیان نشان داد و لدروی جامعش جمهوری اسلامی توانی همو حرکتیک خاموش کرد لو ها دوريك دا تو تمشى كي مثلا للزندانيش دا مقاومه ناكري مقاومه للزندانيش وفدك بلام يستا هركز ست الزندان باسي قهرمانتي وبويري او اذا كان واصلا قسل سروني شيء اعترافي كلبي او شيء نازم في اسهالي فشيماني كلبي او انا اگر اوريان تاريخا وبيبتول دوريك قال شرعي فيتنام وابو وقت جنبشي فيتنام جنبشي شي زور اجتماعي تودعي وسيع بوتر جان فدائي بالتواوي او وڵاتە دا اجتماعی لە وەختێکدا هیچ کەندێشی ئەمریکاییان بۆ دۆزینەوەی نەهێنیگایەکی وێتکۆنگەکان چارەسەر نەبوو. ئەو سەحنانەی کە دەیگەڕێنەوە لەو ئینسانانەی لە ژنێکی خەڵکی ئاواییەک لە فلایەک لە زەحمە کێشێکی دێ لە هەر کاملوانە ئەو سەحنانەی کە دەیگەڕنەوە لەوە کە چ شکنجایەکیان داوە مسوورد بە بەدەنی بنیادەمدا دێ لە حتا لە تەسەووریشدا بەڵام ئیعتراف نەبوو. دەبرچی لەبەرەوە ئەم بسلەبوێری و ئەو جەسارەتە اجتماعی بووبەوە و ئێستا ئەوەیە یعنی لە شرایەتی ئێستا ئێراندا ئێمە دەگەڵ ئەوە ڕوبەڕووین کە ترس لە ڕژیم بە تەواوی ڕژاوە پار و پێرانیش دەمان کوت بەڵام ئێستا ئەبعادی زۆر وەسیعترە زۆر وەسیعترە و ئەوە دیاردەیەکی تازەیەکە لە شرایەتی ئێستا دەیبینی. طبعا هەموو پرسیارێک دێتەوە سەر ئەوە کە بالاخره ئەو وەزعە بەرەو چۆ دەچێت ئایندەی ئێران چی لێ دێ. طبعا ئێمە پێشگونین ئێمە ناتوانین خۆ پێشبینی بکەین دقیق بڵێین فڵان ئێمە فڵان ڕەوتی ڕووداوەکان بەو شێوەیە دەچێتە پێش کە ئێمە دەمانەوێت ئێمە دێڵێین. ممکنە لە تەسەووری ئێمە خارج بێت کە چ ڕوو دەدا. ممکنە مقدارێک بتوانین پێشبینی بکەین بەڵام بەتەوری عموم ناتوانین پێشبینی بکەین کە چ ڕوو دەدا. ئایا تەسفیهایەکی خوێنین لە ناوخۆی ڕژیم ڕوو دەدا دەست دەکەن بە مەسەن کوشتکە معمولەن لە وەختی بحراندا ئەوەی کە دەڵێن ئەسپەکان لەسەر باڵایدا قەبل یەکتر دەگرن وەختێ دەکەون لەسەر باڵای و فشاریان بۆ دێ ممکنە قەبل یەکتر بگرن. یعنی ئایا ئەوە ڕوو دەدا ئایا شەڕێک ڕوو دەدا كاملا ممكنه براسي غير ممكن نيه ناتوانین بڵێ مثلا جمهوری اسلامی پێخۆش نییە لەو شرایطەدا شەڕێک بە کەسێک بفرۆشێ ممکن ئێستا لێی نەکڕن دەنا ئامادەیە بۆ فرۆشتنی بە شەڕ بەجێگایە. ماجراجوئی لە ڕژیمایە کە لە ئاخرین ڕۆژەکانی ژیانیاندان شتێکی زۆر چاوەڕوان کراوە. ئایا ئەوە ڕوو دەدا ئەمە نازانی. ئایا فرسەتایەکی دیکە بۆ خۆیان دەکڕن مثلا ئیسلاح تەڵەبانێک کە دەریان کردبوون لە دەسەڵات
وردە دەیانهێنەوە لە ئاخرین زەرفێتەکانی لەو نوع بۆ فری و خەڵک ئیسفادە دەکەن هەوڵ دەدەن ئیسفادە بکەن یا نایکەن ئەوە هەمووی لە گۆڕدا ئاش شورشایشی جەماوەری دەست پێ دەکا کە غیرە قابلی کۆنتترۆڵە بۆ ڕێژیم و بۆ خەڵکیش ڕاهبەری نییە هدایەت ناکرێ و سەرکوبی خوێناوی دەکرێت بۆژوازی لە ئاخرین لە حەزاتی ژیانیدا لە هیچ جنایەتێک بەتایبەت ئەمانە دەست ناپارێزن ئەوە ڕوودەدا ئەوانە هیچ کام بۆ ئێمە معلوم نییە ئەوەی کە مهمە ئەوەیە کە ئێمە دەبێت چ موقعیتێک پیداکەین و چ زەرفێتگەری لە خۆماندا بە وجود بێنین کە ئەوەندەی لە تواناماندایە بتوانین پێشی زەرەرەکانی ئەو ڕووداوگەلێک قابلی پێشبینی نییە پێشی زەرەرەکانی بکرین ئایا دەتوانین پێشی زەرەرەکانی بگرین چەند دەتوانین پێش بگرین چۆن دەتوانین پێشی زەرەرەکانی بگرین وەختێک ئێمە خۆشمان تەشکیلاتێکی بانفوز بین تەشکیلاتێک بین حزبێک بین لەناو خەڵکدا جێگا و پێگەیەکی محکەممان بێت لەو سوورەتەدا کە دەتوانین بڵین کە دەتوانین لە کاتی خەتەردا لە کاتی کارەساتدا لە کاتی ڕووداوی ناخۆشدا دەتوانین تاسیرمان بێت جا اینجا بۆ ئەوەی کە تەقویت بین بۆ ئەوەی کە ئەو موقعیتە پیدا بکەین ئەو جار دەبێت چ بکەین دەبێت مطابقی نەخشەی خۆمان حرەکەت بکەین یعنی نەخشەی خۆمان ئێمە بۆ ڕوخاندنی ئەو ڕژیمە و بۆ نشینکردنی شرایطێکی تازە و حکوومەتێکی تازە نەخشەی خۆمان چییە نەخشەی ئیسپاتی خۆمان دەبێت بەری نەپێشێ کە ئەمە دوو خاصیەتی هەیە یەکەم ئەوە کە هەنگاو بە هەنگاو لە سەرکەوتنی نهایی مطابقی ئەو بەرنامەی خۆمان نزیکمان دەکاتەوە درەنگ یا زوو ڕێگایشی دیکەنە دەبێت مطابقی ئەو نەخشە بچینە پێشە و دووهەم ئەوە کە ئەوەندە بەهێزمان دەکات کە ئەگەر ئەوزا لە کۆنتترۆلی هیچ کەسدا نەبوو ئێمە بتوانین نەخشێکی دۆرێکی ئیسپاتی و دۆرەی مثبتمان بێت بۆ ئەوەی کە بتوانین ئەو دەورە ئیفا بکەین ئەو نەخشەی ئیفا بکەین ئەو وەختا دەبێت هەم بتوانین لە شرایطی ئێستادا تاکتیکی دروست دابڕێژین چونکە تاکتیک ئێمە ئستراتێژیمان ڕۆشنە معلومە دەمانەوێت ئەو ڕژیمە لە تەریقی کاری تەبلیغی کاری تەرویجی کاری سازماندەهی هەنگاو بە هەنگاو بارهێنانی خەڵک هەنگاو بە هەنگاو زمینە خۆشکردن بۆ حاکمیت و دەسەڵاتی خەڵک و هەموو شتانی کە لە استراتێژی ئێمە نووسراوە ئێمە ئەو معلومە یعنی چوارچێوەی استراتێژی ئەمە معلومە چییە وتومانە مەسەن بۆ کۆمەڵە لە کوردستانیش چ دەکەین لەگەڵەوە هەموو کارانە دەکەین هێزی چەکداریش لە پارێزین کە لە کاتی خۆیدا بتوانێت دەور بنوێنێ دەستگاها و ئۆرگانهای تەبلیغیمان تەقویت دەکەین و هەموو کاری ڕوتینانەکە بکەن ئەوە دەکەین بەڵام بێزگە لەوانەیە دەبێت بۆ ئەو شرایطی ئێستادا تاکتیکی دروستیش دابڕێژی خەڵک جەسارەتی پیدا کردووە خەڵک جورئەت و شەهامەتی پیدا کردو بۆ تەعەڕوزکردن بەڵام ئێمە دەبێت ئەو جەسارەت و شەهامەتە بۆ تەعەڕوزکردنە هدایەت بکەین خەساری نەکەین بزانین لە کوێ بەکاری دێنین ئێمە نابێت دنبالەڕەوی بکەین لەو هەیەجاناتەی کە لەناو خەڵکە زمینەی خۆڵقاوە بە حەقیش ئەو زمینەی بۆ خۆڵقاوە دەبێت بزانین بتوانین کۆنتترۆلیکەین کۆنتترۆلیکەین یعنی چی یعنی مالایەوەنی پێشی مەبارەزاتی خەڵک بگرین یعنی ئەگەر ئێستا مەسەلەن فەرزکە خەڵکی ئابادان لە دژی ئەو شرایطی کە لە ئەو ساختمانەی کە ڕووخاوە و خەڵکێک کە تێدا چوون و خاتراتی سینەما ڕێکسی ئابادان و هەموو ئەو کارەساتانەی کە ئەو ساڵە بەسەر خەڵکداهاتوە خاتراتی ئەوانیان بیر دەکەوێتەوە ئێستا جۆش و خۆڕۆژ گرتوونی و هاتوونە سەر کابرا خۆمە ناڵێن بچنەوە ماڵێ ئەوە مەکەن بەڵام دوو مەسەل تاکتیک ممکنە هەبێت یەکێک ممکنە نازانم نەوعی چێ بە مجاهدینی بێ نازانم هەرکەس بێ خودی جمهوری ئیسلامی بێ سەڵتەنەت تەڵەب بێ هەرکەس بێ عەشایر بە چەکەوە وەرنە خەیابان عەشایر بێنە سەر سەربانەکان و تەق 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 ئەوە دەرکەن و دوای عەشایر بنەخەنە چەند نەفەرن هەر چەندیش بن لە بەرابەر ئەو هەموو هێزی جمهوری ئیسلامی و هەموو تا دەدان مسەلاح تەیار سازماندرا چیان پێ دەکرێت سەرکوبیان دەکەن کوشتیان لێ دەکەن دەیان نێرنەوە ماڵە خۆیان دەمەوێت ئەوەکو میسالێک باسی دەکەم سوورم ئەوەیە کە منزوری ئەمە لە هیدایەت و کۆنتترۆلکردن ڕۆشن بێت مەسەڵەن ئێمە دەڵێن خەڵکی ئابادان ئێوە حەقتانە هاتوونە خەیابان بەڵام داخوازیەکانتان مشەخەسکە ممکنە هیچێک بڵێ نەخێر بە هیچ شتێک کەمتر لە ڕووخانی خەڵکی ئابادان بە هیچ شتێک لە ڕووخاندنی جمهوری ئیسلامی کەمتر ڕازی نەبن بڕوخێ ئەو ڕژیمە و بمرێ فڵان و زیندەباد و مردەباد بەڵام ئێمە دەڵێن خەڵکی ئابادان مەزموعی داخوازیە دەبێت هەرچی زووترەوە جێبەجێ بکرێت
چەندانەیەکمان مەسەلەن باس کردو مەسەلەن فەرزکێکیان دەڵێن تەواوی مسەببینی ئەو ڕووداوە لەسەر سەرەوە لەسەرەوەی حکوومەت تا خوارەوە هەمووی بازداشت و محاکەمە بکرێت وانە ڕژیم نایکە احتمالی قوی نایکە یعنی 100% بڵم نایکە بەڵام داخوازیش مشخصە دەڵێن ئەوانە هەموو محاکەمە بکەن خەسارەت بدەن خەسارەتی کامل بدەن لەو هەموو پوڵ و پارەی کە دزراوە بەو قوربانیانی بە خانەوادەی قوربانیانی ئەو حادسێ لژنەیەک دانێن کۆمیتەیەک دانێن کە لەسەر تاسەری ئێران هەموو بینایەکی کەوا لەرزۆکە کە محاسەباتی خراپیانە کراوە یا لە ئەسەر ڕەوابەتی فەسادامیز و گەندەڵیەوە مثل هەروە پەروانەی ساختمانی بۆ سادرکراوە هەمووی ئەوانە سەر لەنوێ بەڕەسی بکرێنەوە بۆ وسیلەی کۆمیتایەکی مستەقیل خانەوادەگانی خەڵکی تێدا بێت و یەک و دوورین بە سەدان ساختمانی ئێرەونەوە ئەوە دەزانین کە لە کەرماشان وەختی بوو لەرزەکە هات ئەو ساختمانانی پرۆژەی مەسکەنی مێر زۆریان ڕووخان تازە وەختی ڕووخان معلوم بوو چەندە مەسخەرە دروستکراون ناو دار و پردۆکەی مەسەرەن ئەشغاڵیان لە زیاتی مەسەرەن مەساڵی ساختمانی داناو کە دەرکەوت هەمووی لەو فەسادی کە مەسەرەن دەڵێن ئەوانە بکەن هەموو ساختمانەکان بەڕستی کرد دەیکەن یان نایکەن بەڵام خەڵک هەدەفێکی بۆ خۆی داناوە بەڵام ئەگە تۆ هەدەفی ڕووخاندنی جمهوری ئیسلامیت خستە سەرشانی خەڵکی ئابادان تێدا شکست دەخۆنی تر معلومە دوای ماوەیەک ئەو کوڵکوۆیە دەنیشێتەوە یا مەسەلەن لەخەر جەسارەتیش ئەگەر بوو بێ تا ئەندازەی دەوام دێنێ و سەرنجام لەخەر خەڵک احساس دەکات کە لەو کارێکی کردوێتی بەرهەمیشیان نەکردێتەوە هەدەفمان ئەوەیە کە لە مەتنی مبارزاتی ڕۆژانەی خەڵکدا خەڵک دەستکەوت گەلێک بەدەستبێنن ئەم دەستکەوتانە چی؟ ئەم دەستکەوتانە بازێک شتی مشەخەسن مەسەلەن ئەگەر حقوق ئیزافیان دەوێت ئەگەر ئیسلاحی قانونیشیان دەوێت ئەگەر نەزان مجازاتکردنی گەندەڵکاران و فاسدانیان دەوێت ئەوە دەستکەوتێکە ئەگەر نانێک دێتە سفرەیانەوە گرانیەک تۆزێکم دەبێتەوە احتمالەنەوە بەدەستبێەوە دەستکەوتێکە بەڵام لەوەش مهمتر شاید یا حداقل بەقەدرەوەش مهم ئەوەیە کە خەڵک لە هەر مبارزەیەکە دەستکەوتێکی تەشکیلاتیش بەدەستبێنێت یعنی سازماندراوتر لێ بێتە دەرێت ئەگەر مەسەر خەڵکی ئابادان ئێستا مەجموعەی داخوازی مەترا دەکەن بۆ نمونە دەڵێم داخوازیەکانیان مەسەلەن جێبەجێ نابێ وەلی بەلاخەرە شوڕای نمایندەگانی خۆیان دامەزرێن تەشکیلاتیش پایەدار دامەزرێنن کە خاستەکانیان پەیگیری بکە ئەوە خەڵک دەوڵەت ئەوە دەکایەوە ئەو دەنەفەرە نمایندەی ئێمن دێن بۆ گفتوگۆ لەگەڵ دەوڵەت بۆ ئەو داخوازیانەمان ئیدامەی هەیە مزاکرات تەشکیلاتی جێ دەکەوێت ئەو مەسەلەن مبارزاتی معلمان ئەوە دەستکەوتی بخۆ داخوازەکانیان بەدی نەهات بەڵام شوڕای سەراسەری معلمان دامەزراوە ئەفرادی ناسراوی هەیە لە زیندانن لە دەرەوەی زیندانن ئەفرادی ناسراوی هەیە ئەوە دەستکەوتێک تازە ئەوە لە دەست ناچێت یا شوڕای کارگەرانی نەفتی جنوب هەر بۆ نوعا یا شوڕای هدایەتی مبارزاتی خانە نشینان و بازنشستەکان ئەوانە هەمووی دەستکەوتن ئەگەر چی داخوازیەکانی بە مشەخەسی بەدەست نهاتووە بەڵام خەڵک ئەحساس ناکە شکستی خواردووە خەڵک ئەحساس ناکە کە مبارزەکەی ڕەنج بە خەسار بوو بێنەتیجە بوو ئەوە ینی تاکتیکی سیاسی دروستی ئێمە ئەوەیە ئەوە لە هەمان کاتدا یەک خاصەتی دیکەشی هەیە ئەویش ئەوەیە کە تاکتیکەکانی دوژمنیش خونسا دەکاتەوە خە دوژمن چی دەوێت دوژمن واقعان ئەوە دەزانێت ینی ئەوەی کە من ئێستا ئەرستانی دەکەم ئەوانش دەیزانن دەزانن ئەگەر لە نەتیجە ئەو مبارزاتەدا خەڵک متشەکلتر بێ ڕێکخراوتر بێ ئەوە باسی سەرە بۆیان بۆ دوا ڕۆژیان ئەوانش ئەو خەتەرە تەجربەی هەموو دنیایان هەیە تەجربەی خۆشیانیان هەیە لەبەرەوە ئەوانش ئەو خەتەرە هەست پێ دەکەن دێکەوایە سعی دەکەن ئەوە شکڵ نەگرێت بۆ ئەوەی ئەوە شکڵ نەگرێت چ دەکەن بۆ ئەوەی دەمانکێشن بۆ نێو شەڕێکی زوودڕاس ڕوبەڕووبوونەوەیکی کەمە خۆمان هیچ بۆ ئامادە نەکردووە ئەوە مەسەلەن فەرزکە جوانانی فڵان شار داوا دەکەن چەکیان بگەین نییە ڕژیم پێی خۆشەوە پێی خۆشە دووسێت تەقوتو لە فڵانە شار بەرز بێتەوە جۆمبیشی معلمانی پێ سەرکوب بکە پێی دای بمرکێنێتەوە لە باری بەرێ زۆر ئەوە کەم خەتەرترە بۆی لەوەی کە تەشکیلاتی سنفی معلمانی ئێران سەقامگیر بێ مستەقەر بێ سلادوان نهادینە بێتە دامەزراوە کە غیرە قابل حەزم بێت ئەوە زۆر بەلایە مهمتر بەرەوە دەبێت موازبی پرۆڤۆکاتۆرەکانیان یعنی عواملی محرکی ڕژیم لە ناو ئەو
تەزاهورات و خۆپیشان دانانە کاریان ئەوەیە ئەوە زۆر شتیانی فشا بووە مثلەن جلساتیانە گەرە سەر فەیسبوک و یوتیوب وانە دیبێتان فەرماندەهانیان کە قسە دەکەن کلاسی تەلەڤیزیۆن و ئاموزشیان هەر ئەوان پێ دەڵێن ئێوە دەبێت بچنە ناو جەماعەتەکەەوە خۆتان بە ڕەنگی ئەوان دەربێنن دروشمەکان و شعارەکانتان متابقی مشابهی ئەوەی ئەوان بێ بەڵام لە کاتی خۆیدا شتایشیان پێ بنێنە بەردەم کە بەرەو مەسیرێکیان بەرێ کە ئێمە دەمانەوێت کە هێدایەتی دەکەین و بەرەو ڕووبوونەوەی زوو دڕست یعنی داسەپاندنی شەڕێکی نابەرابەر لە کاتێکدا ئێمە هێشتا خۆمان بۆ ئامادە نەکردو ئێمە کەی ئامادەین ئەو وەختە کە سازماندراو بین ڕێکخراو بین تەسەور ناکرێت کە جمهوری ئیسلامی یا هەر ڕژیمێک هەروە لە خۆ ڕوخێ بەبێ ئەوەی کە بەدیلێک وردە جگای بگرێتەوە یا زمینەی دروستکردنی بەدیلێک فراهەم بوو بێت ئەگەر ئەوانش خۆیان دەزانن کە مادام ئەو بەدیلە نییە کافیە پێشی گەشەکردنی ئەو پرۆسەیە بگرن کە تێیدا بەدیل دروست دەبێت کە ئالتەرناتیڤ بۆ جێنشینی ئەو ڕژیمە دروست دەبێت ئەوانەوە دەزانن لەبەرەوە ئێمە دەبێت استعدادی ئەومان بێ ڕفیقەکانی ئێمە هاوڕێیان ئێمە لە ناوەی وڵات لە هەر شوێنێکەن هاوڕێیان ئێمە لە دەستگای تەبلیغاتیمان رادیۆ و تەلەڤیزیۆن دەبێت استعدادی فۆرمۆلەکردنی داخوازیەکانی خەڵک لە خۆیاندا نیشان بدەن رادیکالیزم هەر بۆ ڕوخێ و بمرێ و زیندەباد و مردەباد نییە رادیکالیزمی واقعی ئەوەیە کە خەڵک وەها بتوانە بکەی کە بتوانن داخوازیەکانی خۆیان بە دوژمن تەحمیلکەن و سەرنجام بگەنە مردەباد و زیندەبادەکەش و بگەنە بەسلا شرایطێک بۆ پەلاماری یەکجاری بۆ سەر دام و دەستگای دەسەڵاتی دوژمن ئەوە زۆر مهمە کە ئێمە ئەگەر دقەتان کردبێ بەڕاستی دوژمن لەو لەحاظەوە زۆر وریایانتر عەمەل دەکات و زۆر فعالە زۆر فعالە مەسەلەن فەرزکە ئێستا دەبینی هەموو رادیۆ و تەلەڤیزیۆنەکانی خارجی و ئینتەرناسیۆناڵ و ئەو فوی پێدا دەکەن ئەوە لە خودی جمهوری ئیسلامی بڕت مەتبوعاتی جمهوری ئیسلامی تەماشاکەن ئەوە ڕۆژانە لە تاران چاپدێ هەمووی نووسیوتی تەزاهوراتی فلانجا شعاریاندا ڕەزا شا ڕوحت شاد خۆیان دیخەنە سەردەمی خەڵک ڕەزا شا ڕوحت شاد یا خۆیان مثلا ئەو عشایری مسلح هاتنە ناو ئابەدان یا کابرایەکی لە ڕۆژانە سەڵتەنەت هاتەوە فەرمانماندا وابێ کە دوای هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان من دیتم عکسی لە پاڵدەستی محسین ڕزایی چاپ کراوە معلوم بوو وەختێک عامی لە ڕێژیم ئەو بە ئێستا بەنوانی سەرۆکی عشایری فڵان هاتووە ئەمە دەکاوە دەکەن لەبەرەوە زۆر وریایان عمل دەکەن ئەوان دەزانەوە خەتەرە ڕیسکی تێدای ئەوانە بەڵام دەزان نهایەتەن نەتیجەی نییە نهایەتەن سەرکوب دەکرێت خەڵک بەسەر بۆ دەورەیەک دەنێتەوە ماڵخۆی یا بەهەرحاڵ هەرچی بێ زەرەرێکی کە دەمانتوانی پێشی بگرین زەرێکی ئاوا لێوان دەدەن بۆیە ئەوەی کە خلاصەی دەکەمەوە کە فۆرمۆلەکردنی داخوازیەکانی ئێستا و شعاری بە موقع و لە جێی خۆی و پیچیدە دیتنی کولی پرۆسەکە نەک سادە دیتنی نەک ئەوەی کە ئێمە شۆڕژێڕین کۆمۆنیستین ئەوانش بۆرژوان سەرمایهدارن سەرمایهدار و کارگەرین ئەوان سەرمایهدارن کارگەر و سەرمایهدار هیچ سازشێک لە بینیاندانە بڕوخن ئەوان زیندەباد ئێمە ئەوە ینی زۆر سادەکردنەوەی مبارزەی تەبەقاتی و مبارزەی سیاسی مبارزەی تەبەقاتی و مبارزەی سیاسی زۆر پیچیدەتر لەوانەیە و دانەدانەی ئەو ڕەفیقانەی ئێمە کە بەهەرحاڵ هیمەتیان کردو و پێیان ناوەتە ناو فعالیتێکی تەشکیلاتی سازماندراوە دەبێت چەموخەمی ئەو پیچیدەییە بناسن و بەکاری بێن و بە دەقیقیش بەکاری بێن لە مساحبەدا بەکاری بێنن لە گفتاری خواندا لە نووسینیاندا لە تەلەفۆنکردن لەگەڵ خزم و کەسوکاریاندا لە هەر فرسەیەکدا کە بۆیان دەخۆخێن نیشان بدەن سیاسەتمەدارانێکی لێهاتوون کەسانێکین کە هەروە ئەحساسات دایان دەگرێ هەستێک دایان جوڵێنێ ئەحساساتی خۆیان دەردەبڕن بەڵام نەتیجەجێمە کارمان ئەوە نییە هەر ئینقلابی بینەوە دەمانوێت ئینقلابی و شۆڕژێڕێکی مؤثریش بی تەئسیر دابنێت ئەوە بۆیە دەڵێم چونکە ئەوە ئەستا دەورەیەکە کە تاکتیک زۆر مهمە سیاست زۆر مهمە استراتێژی خطوتی عمومی هەمووی زۆر ڕۆشنە لەوەدا قسەمان نییە بەڵام کەی و لە چ زمانێک چۆن قسە دەکەی و بە چ زمانێک قسە دەکەی و چ شعاری بەکاردێنی ئەوە زۆر مهمە ممکنە کەسانی بڵنەوە سازشکاریە ئەوە دواکەوتنە لە جنبشی خەڵک نا ئەوە دقیقەن هدایەتکردن و ڕاهبەریکردنی ژیرانەی مبارزات و جنبشایەکی جاریە کە ئێستا لە کاردایە
مثلا فرض کە لە موردی وەختی خۆی جنبشی کارگرانی حوتەپە بوو ئێمە بە ڕۆشنی دەما کوت کە بابا خصوصی سازی لا ڕووی خصوصی سازی بە تەوری کولی شعاریان دەدا ئەوە شعارێک نییە کە لە توانای کرێکارانی هەفتەپەدا بێت ئەوە سیاسەتێکی نیۆلیبەراڵی جیهانیە کە جمهوری ئیسلامیش کەوتوتە سەر ئەو دەورە دەهەیە بەدی بێنێ ئەو وەزیفە گەورەیە ئەو ئەرکە گەورەیە لەسەر شانی کرێکارانی حوتەپەدانان ئەوە غیرە واقعیە بەدی نایە دەیچ بکەین مەجموعەی خاست و مطالبەیان هەیە ئەو جێبەجێکەن و تەشەکولی لێ دروست بێ سازمانی لێ دروست بێ تەشکیلات سندیکای کرێکارانی حوتەپە جێکەوتوو بێ منسجم بێ ڕەهبەرانی ناسراو بن ئەوە دەستکەوتی ئەو مەرحەلەیەمانە تا بزانین لە خۆناغی بعدیدا چ دەکرێت بەڵێ ئێمە دەزانین گڵۆڕی جمهوری ئیسلامی کەوتوتە لێژی ئەمە دەزانین شرایطەکە جیاوازە لەوەی ڕابردوو بەڵام هێشتا زمانی هێرشی نهایی وەسەر دام و دەستگاکانی دەسەڵات ئامادە نەبوو بۆچی ئامادە نەبووە لەبەرۆ ئێمە ئامادە نین هێشتا یعنی ئێمەی بەعنوانی تەبەقی کارگەر ئێمەی بەعنوانی حیزبێکی سیاسی ئێمەی بەعنوانی خەڵکی معتەرزوانە ئێمە هێشتا ئامادە نین ئامادەگی لە ئێمەدا چییە؟ ئامادەگی لە ئێمە تەشکیلاتە تشکیلاتی حزبی پتەوتر بێ گوستەریشی بێ تشکیلاتی جەماوەریە وەسیعتر بێ ڕەهبەرانن چێرەهای ناسراویان زۆرتر بن لە زیندان نەبن لە دەرەوە بن ئەگەیشێک تۆ زیندان چەندی کەسکە جگای بگرێتەوە ئاگاهیە بەسەر ئەو وەزعیەتەدا بزانن ئەحساسات زانڵە بێ بەسەر حرەکاتیاندا بەڵکە ئاگاهی زیاد بێ ئەوە ئامادەگیە هەروەخ ئەو ئامادەگی هەموو پێکات تشخیصی ئەوەی کەیە کە دەبێ بە خەباتی چەکداری بەهێز دەسەڵات بڕوخێنین ئەو بەکاری دێنە دوو خاڵی دیکە من داشم کردو کە تقریبا جەنبەی تشکیلاتیان هەیە لەو نۆبەی خۆمدا ئاشتایی بکەم یەکێک مەسەلەی یەکگرتنەوەی ئێمە و ڕەوتی سوسیالیستی کۆمەڵەیە ئەم پرۆسەیە تقریبا ساڵ و نوێکە لە دەریاندا بە ئینتقال لە خۆیکی ئێمە بە میدیایکی عمومی دەستی پێکرد وتمان ئەخراجی ئەو ڕەفیقانە ئیشتیباه بووە چونکە ئەوانە ئەو ڕەفیقانە خاوەنی فکر بوو خاوەنی فکرێکی دیاریکراو بوو لەسەر هیچ فکرێکی دیاریکراو کەس نابێت لە تشکیلات ئیخراج بکرێت بەڵکە ئەگەر کەسێک قەرارە لەو تشکیلاتە جێی نەبێتەوە لەسەر عەمەلی جیاوازە ئەگەر کردەوەیەکی مخالفی ئستراتیژی ئەمە مخالفی خەتی مەشی عمومی ئەمە ڕەچاو بکرێ بەڵام یەکێک بێ بڵێ مەسەلەن من بۆ چۆنم لە موردی فڵانە شت ئەوەیە ئاوا بیر دەکەمەوە ئەرزیابیم لە ڕابردووی تشکیلاتی کۆمەڵە لە ڕابردووی حزبی کۆمۆنیست ئێران ئەوەیە یا ئەوە نییە نە ئەو وەختە نە هیچ وەختێکیش جایز نەبوو مە حتا ئەرزیابەکەمان گەیەندا و جێگای وتمان هیچ کام لەو ئیشعاباتەی کە لە ناو حزبی کۆمۆنیست ئێران و کۆمەڵەدا ڕوویداوە هیچ کام لەوانە ضروری نەبوو حتا ئینشعابی حزبی کۆمۆنیستی کارگەری ضروری نەبوو یعنی ئەوان دەیان کوت چیان دەکوت ئێمە دەمان کوت باوەڕای مشتەرەک فقط یەک شت بوو کە عەمەلی جیاواز بوو ئەویش جنبشی کوردستان بوو یعنی ئەوان دەیان کوت بڕۆین ئێمە دەمان کوت بمێنەوە ئەوترەوە جیاوازیشی مهمە بەڵام 2006 مانگ دوای ئەوەی کە ئەوان کوتیان بڕۆین پەشیمان بوونەوە خۆیان تەوسیان بە هاوپەیمانانیان لە کوردستانی عێراقەوە بووکە کاکە کوردستان بە جەمعی هێڵێن وەزعی سوڵحی ئێران و عێراق هێندە پتە نییە ئەو دوژمنایەتی ئەم دوو دەوڵەتە زۆر ڕێشەدارتر لەوە بە ئاسانی ئەوە نابێ حتا خۆیان هاتنەوە کتیان گاردی ئازادی دروست دەکەین و هێز دەنێنەوە فعلەنیش پێشمەرگیان نردەوە دەکاکە ئێوە خۆ دەهاتنەوە خۆ هەبوو لێرە هەموو ئەو گاردی ئازادیە لێرە لە هەموو ئۆردوگاکان چەند هەزار نەفەر ئەسلحەی بەشانیەوە بوو بۆ مەسەلەن تووشی ئەو بەزمەتان کرد ضروری نەبوو یان بۆچی وای لە هات وەگەر ڕەوشی غەڵەت بوو لە فعالیتی حیزبایەتی خۆ شتانی لێ دەکەوێتەوە ئەوان دەیانتوانی هیچ کێشەیەک نەبوو ینی ئەوەی تەقابولی سوسیالیزم و ناسیۆنالیزمش ئەلەکی بوو یان ئەوەشمان 2000 ئەمە ماینەوە معلوم بوو کە ئێمەش ناسیۆنالیزمین ئێمەش سوسیالیستین کۆمۆنیستین حزبی کۆمۆنیستی ڕاماڕاگر هەموو ئەوانە باران من باسم کردو حتا ئەو وەختەی کە حزبی کۆمۆنیستی ئێرانمان تەشکیلدا ڕێگەهای فکری کوردایەتی و ناسیۆنالیستی لەناو کۆمەڵدا زۆر بەهێزتر بوو لەو وەختەی کە ئەوان جیابوونەوە کە ئەوان کردیانە بەهانە تازە ئەوە دەڵێم ئەو ضروری نەبوو ئینشعابی کۆمەڵی زەحمەتکێشە ضروری نەبوو من جارش کردن جگای باسم کردو ئینشعابی وانش ضروری نەبوو لەبەرەوە ئێستا کەسێک کە دەڵێ ضروری بوو ئەو ڕاستڕەویانەی ئێستان دێنێتە بەرچاو ڕاستە بەڵام ئایا شەرتە هەروای لێ هات بە
آخر أوان روج أول كلمة جابونه أساس نامك إخوان نسيان حزبك إما حزبك سوسياليستي كريكاريا دكاكا تو حزبك سوسياليستي كريكاري وشو ذاتي حزب كومونيستي إيران نظام مليلارة كيف خد بدوابي دمان تو هين رجاي ببينو أوان نرون وبيش أو راس ريانا بقرين وهركز أو راس ريانا ذكر أو روش بعد توديك بشيك تودي تشكيلاتي بيزرس درس ونيك الخوي نبربا عندك راو جابوا نورنا ده جابوا نوي أو روتي سوسياليسي لوانج عجيب تلو يعني أول ما نما إخراج كردو بخاتيوي ك بعد كردويان بو بلان بدقتك كلا قليك كلا أو بكايما كردو كان أول ما باش ليك ندا وسرتا وكان يتيا بعض حركات ما عندي مشكوش كردين نجراني كردين بعضك ما نسال أساسي أو بريال ما عنده بعض بالخوي شيء لوانو بعضك ما نسال أساسي أو بريال ذاك أول شيء للناسيوناليزم كردايا فهويا أو عندك شون الريزي بورجوازية أو بو حسابه دار الحال أو دو وشون هيك قلت هو أوان إخراج كرا إخراج وثمان أو إخراج النار استا أوان تمايل نشان داو بين تمايل نشان دا بينه وناوري زكان يم تشلين أجر إيوه مشكلة النبي إما مشكلة مانية دقلتان أجر إيوه دقل مشكلة النبي دقل إما كلمة دي حزب كومونيستي إيران دا أرزيع بك مانية إما مشكلة مانية زورتك كدانش داو سباسي هو ذكر كمسألة حزب أموال بلا بهر حال كارجيش بوا ليقدوز على سي سادة ليكتيجيشتن هبو طبعا دوبو شون هبو بتقابل لنا أوان ده لنا مدانا لما ده دوبو شون وبوشوني يوم كا بقلنا كي ورده بيو زمان بوزاري وسا لجر تأثيري أو جابونوي أوان ده أو تمايل ممكن الشكل قرت به توز زمان بوزاري أو توزي كلو إشعابي دعائي أوان دارو داو توز بنيش تو دعائي إما أو كاربك باش كان كتيان كوجه مش دقام أوان بوين وتيان مسألة ويا كتشخيصي تشخيصي سياسي موقعيتك بدي موقعيتك أويا استا خلق أوي بيخوشة جماوري خلق أوي بيخوشة لكاتك دا كتفرقة روي دعوة بزان كهر تفرقانية وحدتي شيء يقرت نوا شيء أو نية مثلا تعدادكم والله كان أو هر خليك نزور دبن أو هر خليك أو مثلا أو خوشان لنا خوشان دنا حاول أو هالرجل شعبي كان ندبته أو خليك عقل سليم ذكوته كارو يكتريج دقرنوا دبنوا بيكش وأولا لها السياسية ولنا جماوري خلق انعكاسي باشية طبعا أول سنة سرزن زالبو وأنا صاغ من يوم سرويكا أو رفقنا صاغ من يوم بينه وناو كومالار إخراج كردستان حزب كومونيستي إيران بيانية بسلاين بيانية مشتركة كش نصراوة لو سبيودو أو سبيودو لو يقدر رجلا منتشر دبيه وبروسي بيوس منوي أوان بيما دس بيكدور لدراوي ولاد أندامانيان وكو أندامي مورد جيران أندام من بيشتر دبنو أندام دينا ناحو زكاين تشكيلاتية ما ليرش هرشن تشكيلاتيان هبيه فهم بيوندي ومناسبات وإمكانات يعني ملحق دبنو بيما بويا أو رفقانش مسألة أنا وني بلين مشروط النهات نوايا بيقيدوا الشرط أواناتنا وحتى أوان داواي أوجناكن كبوستكان ينبي بدريته داواي أوجناكن كموقعيتاي تشكيلاتي جاران ينبي بدريته وحتى ما بيتسوانا كشي ضلنا مدبي أو سنتا كل أحزاب كردي دابا وقت يقدر قلناهم كذا سراني أملاد ولا سراني أو هردو بلا أو لا أو دبي أو سنتا نيالين لنا مدى برو بيدا بكوان أوان أو شانية بيقيدوا الشرط دينو ناو تشكيلاته ويما بيتقويد دبين آخر نقطة كدبي باسي بكم قرما زورتان وخد دقرم مسألة كونغري حزبه رفقان قادرن كا إما كوميتي شي رهبري مؤقت من بو حزب البجاردو أو كوميتي سيصدع أندامي هي كبين زيادة أنداماني بيشوي كوميتي مركزي حزبا وهشتي شان رفقائي كي تازن كا داما ناول وبنيوش مناو كوميتي مؤقت هو حوت صالة كوميتي إزرائي بيشوي حزب وكوميتي خويدب بريلا برگزاری کنگره حزب کنگره شيء قرتو حزبي نقرت کنگره شو خان قرتو أوجورا کنگره حزبي نقرت أو کنگره هروا ما هو قاعدة رهبرية شيء مشروع تهال بجدري
ئێمە گوتمان موقەتین تاکەی تا وەختی کۆنگەرە دەبەسرێت بۆ کۆنگەرەش دەبێت ئیرادەیەکی جددی لە خۆمان نیشان بدەین نەک وەکو ئەوەی کە ئەوان هەر ڕۆژە بە بەهانەیەک و دویان دەخست و بۆ ئەوەی ئەو ئیرادەیە لە خۆمان نیشان بدەین کۆمیسیۆنێکمان انتخاب کرد بە نوێی کۆمیسیۆنی تەدارکی کۆنگەر کۆمیسیۆنی تەدارکی کۆنگەر تا ئێستا 2 جەلسەی گرتووە لە ڕۆژانە هەندێک جەلسەی دیکە دەگرێت مەباحثاتەکەی دێنێتە ناو تەشکیلات دەگەڵ ئێوەمانای لە جەلساتی لەونەوە باسی دەکرێت ئەو بەحثانەی کە ئیسلاح پێویستە لە کۆنگەرەدا بکرێت بەحسی چەندین بەحسەیە بەحسی ئەساسنامە هەیە بەحسی بەرنامە هەیە و بەحسی خطوتی عمومی استراتێژیک هەیە یعنی بۆ کۆنگەرە بە تۆری ڕوتین ئەوانەی لە دەستوردایە هەموو کۆنگەرەیە بۆی هەیە ئەساسنامە بگۆڕێ بۆی هەیە بەرنامە بگۆڕێ یا تەغییر تا بدا یا استراتێژی یا خەتی مەسی عمومی دیاری بکە بۆی هەیە ئێمەش لەو قالبانەدا خەریکین بەحث دەکەین بزانین ئایا گۆڕینی ئەساسنامە چەندە پێویستە گۆڕینی بەرنامە چەندە پێویستە ئیسلاحیان یا گۆڕینیان یا هەرچی ئەو بەحسانە دەکەین وانە بەڵام دەمەوێت فقط لێرە جهاتێکتان پێ بڵم کە هەمانە کورد لە لەو بەحسانە جهات بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەوە نییە کە واز لە حیزبی کۆمۆنیستێران دێنی حیزبی کۆمۆنیستێران هەڵدەوەشێنینەوە حیزبی کۆمۆنیستێران تعتیل دەکەین قسە لەسەر ئەوە نییە بە هیچ جۆرێک لە جۆرەکان ئەو قسەیە نییە ناڵم یعنی هیچ نەبێت لەو کۆمیسیۆنەدا ئەو قسەیە دوای دێنینەوە ڕەفیقانش باسی دەکەین جزئیاتیان لێ معلوم دەبێت بە هیچ جۆر ئەوە نییە ئەو فکر ئەگەر هەبێت لەناو حزبدا لەناو تەشکیلاتی ئێمەدا فکرێکی مەترود نییە نامۆ نییە مەسەلەن مەمنوعە نییە هەیناکە کەسێک بەوا بیر بکاتەوە بەڵام تا ئەو جگای کە بە تەدارکی ئەم کۆنگرەیە مەربوتە ئێمە بۆچوونەکەمان ئەوەیە کە هەم دەبێت حزب تەقویەت بێ هەم دەبێت کۆمەڵە ئێمە دەڵێن تشکیلات چییە؟ تشکیلات ئەبزارە و تشکیلات بیرروباوەڕ نییە تشکیلات سازمانێت ئەفرادێکن کە تازە لە دەوری بەسان بیررو بۆچوون باوەڕێکیش کۆبوونەوە تشکیلات ئەبزارە ئەگە تشکیلات ئەبزارە پس دەتوانین وای حەدادی بکەین وای ڕێک بکەین کە باشتر ئامانجەکانی ئێمە بەدیبێنین ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین کە ئایا ناکرێت ئێمە جۆرێک تەغییرات لە ئارایشی خۆماندا بدەین کام حزبی کۆمۆنیستی ئێران تەقویەت بێت و هەم کۆمەڵە تەقویەت بێت وەختی خۆی ئەو بەحسە بوو کە تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێرانماندانە پێشتر خۆ دەزانن تەلەڤیزیۆنی حزبی کۆمۆنیستی ئێران نەبوو چەند ساڵێکە دانراوە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بوو بەشی فارسی و بەشی کوردی بوو ئەو وەختی وتمان بە حزبی کۆمۆنیستی ئێران خۆی شەخسیەتێکی مستەقل پەیدا بکات هەر لە حاشیەی کۆمەڵەدا نەبێت هەر خەڵکی فارس زمان خەڵکی غێرە کورد زمان هەر لە زمانی کۆمەڵەوە ئامانجی سەراسەری ئەمە نەبیستن لە زمانی خودی حزبی کۆمۆنیستیەوە مستەقیمان ببیستن ئەو دەستکەوتێک بوو هویەتێکماندا بە حزبی کۆمۆنیستی ئێران بە بەرنامەی تەلەڤیزیۆنیەکەی مەسەلەن ئیتر بۆچی تەشکیلاتی مەسەلەن پەرەی نەسەندۆ بۆچی مؤثر نین لە ممارەزات و ئێعترازاتە ئیتر ئەوە من ناتوانین ئەو کەموکوڕی و ئەو زعف و ئەو مشکلاتی کە بۆ هەموو چەپی ئێران بۆ هەموو چەپی دنیا پێکاتۆ ئەوە هەمووی بەسەر حزبی کۆمۆنیستی ئێراندا بڕوخێنی حزبی کۆمۆنیستی ئێران بۆ ڕاهبەری فڵانشن ناکە بۆ مەسەلەن چێ دەیکە سەڵتەنەت تەڵەب دەیکە مجاهد دەیکە سازمانی فداییان دەیکەن ڕاهی کارگەر دەیکە چێ دەیکە بۆچی ناتوانن بیکەن ئەوەش تعلیلی خۆی هەیە بشی زۆری بە دەلی سەرکوبە یەک تۆز ئازادیمان بدەن ێ بزانین ئێمە ناتوانین تشکیلاتی خۆمان لە تاران دامەزرێنین ئێمەش ناتوانین لە ئەنگران و ئەوادارانی حزبی کۆمۆنیستی ئێران لە تاران و لە شیراز و ئێسفان و ئابەدان و خوزستانەوە لە کۆکەینەوە بۆچی ناتوانین بۆچی تەجربەمان هەیە ئێمە لە ساڵی 1958 تشکیلاتی ئێمە و تشکیلاتی جەرانی حزبی کۆمۆنیستی فقط 200 نەفەر ئیعدامیدا 200 نەفەر ئیعدام کرا 400 نەفەری لە زیندانەکاندا بوو پڕی زیندانەکان بوون لە زیندانیانی کۆمەڵە هەمووی لە تاران و تەورێز و کەسایەتی وەکو ژەنی چەهرازی لە شمالی ئێران کە لە تاقانەیە لە هەموو جۆمبشی کۆمۆنیستی منتەقەدا کەسانی ئەوەی تێدا بوو بۆچی ناتوانین وەختی شرایطێکی انقلابی بەوجود هات محیطێکی گونجاو محیطێکی سیاسی گونجاو خوڵقا تشکیلاتی ئێمە لە تاران و تەواش کەشێک بەڵام ئێستا سەرکوب نایەڵێ خەفەقان نایەڵێ کوشتوبەر نایەڵێ اختلافات و کێشایی توولانی مدەتی ناوخۆشیان و پۆزیسیۆنی ئێرانی هەمووی و ئێمەش چەپەکانیش بە تایبەتی
ئەوانە نایەڵە خوب ئەوانە چارەسەر دەکرێت کەوایە مەسەلەکە ئەوە نییە مەسەلە ئەوە نییە مەسەر حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە دوو مەسیری جیاواز دەگریادێک جادە مەسەلە ئەوەیە کە ئەم دوانە هەردووکیان دادەنینەوە سەر جێگای واقعی خۆیان ئیتر نەک هەر مانعی ڕشتی یەکتر نەبن بەڵکە کۆمەک بکەن بە گەشەکرد و ڕشتی یەکتر ئەوە بۆچوونی عمومیەکەیە ئەوە چۆن دادەڕێژرێ چۆن معنا دەکرێتەوە ئەوە جارێ ڕاوەسی چەندمانجێکمان ماوە تا کۆنگەرە لەو فاسیلەدا هاوفکری دەکەین قسە دەکەین و حتمما باشترین فۆرمۆل دەبینینەوە خو ئەو مەسەلەوە نییە حزبی کۆمونیست چۆن پێکات و چێ پێکی هێنا و چێ دەگەڵ و چێ دەگەڵ نەبووانە مەسەلەوەی ئەو مێژووە تا ئێرە کە هاتووە مێژوویکی پڕلەشانازی بوو حزبی کۆمونیستی ئێران بەردی بە کابەی کەسدا نەداوە هیچ خەیانەتێکی تاکتیکی نەکردووە هیچ سازشێکی لەگەڵ هیچ دژمنێکی نەکردووە زعیب بووە دەخۆگە زعیب کەسێ زعیب دەبی خنچێنی بە نای بخنچێنی دەبێت تەقوێتی کە دەبێت پیاڵی سێنیەوە لەبەرەوە بەرنامەی شەفافترین بەرنامەی کۆمونیستیە لە منتەقەدا ئەساسنامەی شەڕێکوپێکە استراتێژیەکەی بە تایبەت خەتیمەشیەکەی زۆر واقعبینانەوە بەردەوام خەریکن تەقلیدی لێ دەکەن یعنی خەریکن ینی ئەو خەتیمەش و سیاستی مەدامان ڕشتە وردە بە عملی دەبێتە خەتیمەش و سیاسەتی کولی چەپی ئێران شانازێ بەرەوە حزبی کۆمونیستی ئێران ینی موجودێک نییە ئێمە بەدەستیەوە گیرمان خوار بێ بمانەیە خۆمان لە دەست ڕزگارکەین بەڵام نامانەوێت کۆمەڵە و حزبی کۆمونیستان دەست مانعی پێشرفتی یەکتر بن یا مشکل بۆ ڕێگای پێشرفتی یەکتر دروستکە ئەمە خلاصەی قسەکانی من بوو ئیتر جوایە گەڕ ڕفێقان پرسیاریان بێ ئەگەر تەوزیعێکی زۆرتیان بوێت لە خزمەتیاندا زۆر سپاس بۆ هاوڕێ ئیبراهیم و مادوونەبینی لێ دەکەین بۆ قسە و باسەکانی ئێستاش نۆبە دەگرینەوە بۆ ڕفێقەکان ئەگەر سەرنج تێبینی پرسیاریشان لە چوارچێوەی قسە باسەکاندا هەیە نۆبەیان بۆ دەگرینەوە و دەتوانن قسە باسەکانیان پێشکەش بکەن هاوڕێ گوڵناز ئەوەڵین نۆبەیە فەرموو بەرە قسە باسەکەت پێشکەش بکەن هاوڕێ ئەماندوونە بەندەست کاسی بێم خوشە بۆ لای بەحسەکەی من پرسیارێکم بوو بەحسی نیگەرانیەکانی گرکاسی برێم کە بۆ هاتنەوەی ئەو ڕفێقانەی ڕۆتی سۆسیالیستی ئایا ئەو نیگەرانیە لەوانەیە بێت کە بە هاتنەوەی ئەم ڕفێقانە ئەو گرایشەی کە حزبی کۆمونیستی ئێران مانعەیە تەقویت نابێت ئایا ئەوە ئەتوانێت دوایە هەرو گرایشەی کە هێژێت ئەو ئەنەرژی و توانەی کە ئەبێ بۆ کۆمەڵە بەکار بگرێت بەڵام حزبی کۆمونیست لێی سندووە ئەو گرایشە تەقویت ناوێت ئەوە نیگەرانەیەکیە کە ڕفێقەکان لەوانەیە بێتیان دەستان خۆش و مەدوونە زۆر سپاس هاوڕێی دواتر هاوڕێ ئارێز تکایە بە کورتی من وەخت دیاری ناکەم زۆر مشەخەص بەڵام بە کورتی پرسیارەکانتان یا تێبینەکانتان باس هاوڕێ ماندوونە بن دەستخۆشی لە کاسی برایمەکەم من سوالێکمەوەیە جابوونەوەی سازمانی زەحمەت کێشان کە بە دوای دوی خودداد کەوتن ئەوەی کە من بزانم چۆن واجب نەبووە و ئەوەی کە بە ئارپیجیەوە بە ئوردوگایەرەوەیاننا و ساڵهای ساڵ بە قەولی خۆیان پشت لە مێژووی ناڕەواکەن و لە هەستانەوەی کە سرودەکەیانە هەتاکوونێ ئەمڕۆکەش کە دژ بە کۆمونیستە چۆن واجب نەبووە زیاتر بۆ ماڕوون بکەیتەوە مەمنونم هاوڕێ ئارێز هاوڕێی دواتر هاوڕێ مهدی فەرموو ماندوونە بن هاوڕێیان کاسی برایان باسێکی کرد ڕاستی من یادداشت نەکەوە لێ چەند نوکتاکەی دەزێنم ئینسان ئەنقلابی تێژی شمشێر دشمنەکەی بە پانای زەخمەکەی خۆیان نازاگری یعنی تا حەدی ئیجازاین خەیابی گرد دەبعی بێت و ئێمە مسامەحە و هەر شتێک بێ و ئەمە یەک دوو کاسی برایان ئەم جەماعەتە تێنەوە من لە ئەو جواوەکە وا دیابیانەوە ئێحساس خۆشێکمنەوە گویا منەتیانە نیادەی باشە وڵا خاسە ئێوە انتقادتان کرد لە خۆتان و شکاڵاتەکان خۆتانتان پیا کرد بێ ئشکاڵ نەچوونەوانیش نا ئەوانجێشی انتقاد بکەن لە ئێخۆیان انتقاد بکەن فڵان نازانم ئەم ئیلتزامیانە بە حیز کۆمونیست چەندێکە بڵێ منزوم وەسن عەمەڵکردیشیان جیا بوو تەنیا بکردنەوە لە عەمەڵیجا ئشکالان دار من بەحسێتم لەسەر مەسایل تەشکیلاتی کردیانم بۆ بەش تەشکیلاتیە کە دەستخۆش زۆر سپاس هاوڕێ مهدی هاوڕێ کاوان فەرموو هاوڕێیان ماندوونە بن منیش دەستخۆشی یەکەم لە هاوڕێ ئیبراهیم قسە و باسەکانیم زۆر گواریم بەدڵ بوو بەڵام یەک پرسیارم مستەقیم ڕاستەوخۆ بە خۆت هەیە کاکسە ئیبراهیم
جنابتان بلا ويكم انشاب اخري شر رخبات دقيق من هالفكرم هل داني لجلسات التشكيلاتيه عنوان تنكرك براسي ضرورتي ني انشاء بيتر ولی ما امانتوانی بربویش بگرین. ایسا که زمینه مهیا بو ام رفیقانه روت سوسیالیستی کتنو. آیا اما تعین زمینه یکیش بو هاتنوی امانیش. چون هر جوره که جنابت فرمو اما بسترک فراهمه بارودوخه که ایرانیش نالباره کوچکترین خشونت یا وی که احساساتی بونه رفتار نابجا که انجام بدرگه اونیت اللتمه مالیا لنا و کومالگه. بالاخره هرچی به او رفیقانش به تواو نواقص و معایب و رفتارهای که کردی گیانا هرچی به هر رفیقم سالهاست خباتیان کرد. او یک مورد بعدی او سکاک سیبراهیم کامیدیش اشاره فکر منیش حمله سر او بیرو باورا اما واقعا للحاظ پرورده و ضعیفین او بعام ای بینی جنابت آماجد به رخرا و بونو سازماندهی بیشتر کرد. بەڵام ئەوەی کە ئەی بینین چ لە ناو معلمینە چ لە ناو کرێکارانە چ لە ناو مابەقی ئەخشارێ معتەرز لە جامعە ئەوەیە کە خاستە های سنفی لە توول 43 ساڵی گوزەشتە مدام تکرارەوە بووە. ڕژیمیش ئەوە باشە زانێ خەڵکیش بۆ ئاستە گەیشتن کە ئەزان ڕژیم پاسوخبوونیە تەوان پاسوخبوویشی نییە واقع نییە لە تەوانیە جێبەجێکە فری لەو خاستاناکە قەرار بێ جێبەجێکە عموماً ماهیەتە خۆیەوە دەژێر سوال. خب أبي شبه كريه بس بشعار وقت الراديكال ويتو أصل النظام هدف قراره رهبرية النظام هدف قراره بس أوسها خلق هنا كم مشخص كده مرز بنيجي دقيق مشخص كده بس هو قليانية إما بنظر من لبوارس هزمان ده هي وكار كرياجا أو اشتك لازم بو يسبو هنا كريت خلق فرتر ملحق ناون يا أويك أمجون بشانة بيكم ملحق ناون يك ناقن يك ريز ناون نبود الرهبرية بنظر من إما ألم مقطعي أشي تأكيد من لسر أو به الرهبرية منسجم دروس كين إيسا أو رهبرية شبه شكل فردي شبه شكل يك نهادية يك سازمان أشي تواو هم وغم وطلاش ما بين بان ومسيرو كالرهبري بيوجون بشر تواو معلمان بيوان دخوا بازن شخصقان وبازن شخصقان بكارجر وكارجر بأخشار تودي جامعة بس أشي فكر زت ما خينا بان أو مسيرو بو أم زمينة أبي شيء بكين كاسي إبراهيم تسامح زۆر سپاس هاوڕێکاوان هاوڕێ ئاکۆ ڕاستیەکەی لەسەر ئەم مەسەلەی پەیوەندی ئێمە وڵاتی سوسیالیستی من هەویستم یەک نوکتەی تر ئیزافە بەر بەو نەزیەتانی کە کاسی ئیبراهیم باسی کرد یەک نوکتە کە شاید لە قسەکانی کاسی ئیبراهیم یا فەرامۆشی کردبوو وەک نوکتەیەک بیری بێمەوە ئەویش ئەوەیە ئێمە چەندین ساڵی ڕابردوو و نوکتە عەتفی ئەم باسە لە صوباتێکا بکات کاسی ئیبراهیم لێرە کردی بە ناوی ئەخلاقیاتی کۆمۆنیستی لە منازراتی سیاسی لەلایەنی شعبەکانی ناوبەر و لێوە لە ناو تەشکیلاتی ئێمە نوقتە تەقابلێک دروست بوو لەگەڵ فەرهەنگێک کە ئیتفاقەن ئەو فەرهەنگە سەما کە ڕەوانکاوی بکرێ لەسەر نەزەراتی متفاوت گەرایش اعتقاد و بعضەن چوارچێوەی تەشکیلاتیش تعیین کرێت خارج لە حیزبەکەی خۆت لەسەر نەزەرێکی متفاوت هەرچیەک بێ ئەم نەزەر و تەشکیلاتی ئێمە بە دروست لەو سەردەمەوە عەزمی خۆی جەزم کرد کە لەگەڵ ئەم فەرهەنگە مقابلە بکات لە کۆنگرەی هەژدە تاکیدی لەسەر کراوە هەر لە سوپەڕانەی افتتاحیەکەی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە تاکیدی لەسەر کردەوە و نەتیجەی عەمەلیەکەشی ئەم یەکگرتنەوەی ئێمە و ڕۆتی سوسیالیستی بوو بە نەزەری ئێمە یا ئەو تەشکیلاتی ئێمە کارێکی کرد کە لەگەڵ ئەو فەرهەنگە تەقابل بکات و کەماکان ئەبێش مقابلە بکات کە کەسێک لەسەر یان لایەنێکیش جەمعێک لەسەر نەزەری متفاوت محاکمە نەکرێت باسخواست نەکرێت ئیجازەی پێ بدەین نەزەراتی خۆی باس بکات و پێویستی بە ئینشعابیش نییە ئەگەر ئێمە زۆر زووتر تەشکیلاتی ئێمە لە دەیەنەوەدا ئەمە کە نەخۆشیە کە هەموو چەپ عمومەن لە بەتایبەت لە ئێران و حیزبی ئێمەشی تیا بوو لە دەیەنەوەدا ئەم نەخۆشی بدۆزیایەوە و بە شدت بکەوتایە مقابلی چ بەستا بشێک لە ئینشعابەکانیش ڕووی نەهادا
ئەگەر ئەمانەوێ حیزبەکەی خۆمان واکسێنە بکەین لە مقابلی شعابە ئەگەر ئەمانەوێت بەر بە جیابوونەوەیەکی تر لە داهاتوو بگرین اتفاقا نەبێ عەزممان جەزب بکەین نەک بزانین کێ نەزەری لە مەوردی حیزبی کۆمونیستی ئێرانەوە چییە ئەو فەرهەنگەیە سەمە ئەوە کە ڕفیقێکی ئێمە لە مەوردی مەسەلەن چوارچێوەیەکی تەشکیلاتیەوە چ نەزەرێکیە هەرە قسە باسە ئەگەر ئەو فەرهەنگە لە لای خۆمان ئەو عەزمەی کە ئێستا هەمانە لە تەقابل لەگەڵ ئەو فەرهەنگەیە بە نەزەری من تەواوی ئەوانە هاودڵی دروستەکات دەتە باوەڕهای مشترەکمان سەفیشمان محکەمترەکات و ناگات بە هیچ شوێنێک من لە حەڵ بە موردی چوارچێوەی تەشکیلاتی من پێم وایە ئەژنۆی یان پایەی حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵەیە تەقویەتی کۆمەڵە یعنی تەقویەتی حیزبی کۆمونیستی ئێران بێ بالاخره میکانیزمی تەقویەتی حیزبی کۆمونیستی ئێران بدۆزینەوە خۆ بە شوعار نابێت بە شوعاری زەندەباد و تەزعیفی حیزبی کۆمونیستی ئێران ئەوانەی کە تا ئێستا هەیەتی ئەگەر نەزانین هۆکارەکانی چییە مەوانەعەکەی پێیانەکەینەوە کەسێک مەسەلەن فقط پێی وابێ بە شوعارە توانین ئەم حیزبە تەقویەتکەین بۆ ناکرێت من یا تعدادێکی زۆر و تەشکیلاتەوە زۆرن پێیان وایە کە تەقویەتی حیزبی کۆمونیستی ئێران اتفاقا ئێستا باتەوەجۆ بەوەی کە ئیمکانەکەی هەیە کۆمەڵە جایگایەکی اجتماعی هەیە بە تەقویەتی کۆمەڵە بەگەین بەو مەسیرەش کە حیزبی کۆمونیستی ئێران ئەبێ بەڵام ڕێگای واقعی بدۆزینەوە بۆ تەقویەتی حیزبی کۆمونیستی ئێران زۆر سپاس هاوڕێیاکۆ دوا نۆبە هاوڕێ هیوا هاگیوە جافەر بدوایەوەدا هاوڕێ ئیبراهیم مەگەر نەتیجە ژیری و وەڵامدانەوەی چێ بۆ پرسیارانە دەتوانێت فەرم هاوڕێیان ماندوو نەبن منیش دەستخۆشی لە کاسە ئیبراهیم ئەەکەم قسەکانی نکاتێکی زۆر جوانی تیا بوو بەڵام چەندین پرسیار بۆ من دروست بوو یەکێکیانەوەی کە لە بەحسی استراتیژی و تاکتیکەکەیە دقیقاً ئەوەی کە تاکتیک متشەکلکردنی خەڵکە و تشکیلی شۆڕاکانە و شۆڕای مەعەلیمان مەسەلەن نمونەیەکی موافق بووە لەم زەمینەیە تەقریباً و بەحسی ئەوە کرا کە ئەگەر کاتی ئەوە بێ هێزی چەکدار بەکاربێنین ئێمەش ئیسفادەی لێ یەکەین ئەوە پرسیارم ئەوەیە کە کاتی بەکارهێنانی ئەم هێزی چەکدارە کەیە دوایەوە تاکتیکێک کە انتظارم بوو کاسە ئیبراهیم خۆی ئیشارەی پێ بکە بۆچی ئەلئان کە ئێمە لە شەرایەتێکین کە تەواوی خەڵکی ئێران ناڕازین و خەڵک لە فشارێکی زۆر شەدیدایە بۆ ئەحزابی کوردی ئایا ئەمە ترسان لە ئتهامی ئەنگی ڕاست خواردن و ئەمانەی بۆ ئەحزابی کوردی تاکتیکێکی دیپلۆماسی اتحاد بەکار نابن لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم مەوقعیەتەیە بۆ ئەسەن کۆمیسیۆنێکی مشترک دروست ناکەن نازانم کۆمیتەیەکی مشترک دروست ناکەن بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم مەوقعیەتەیە کە ئیستا ملەتی ئێران لەگەڵا ڕوبەڕووبووەتەوە حەدیاقل ئێمە توانین بەشی ڕۆژهەڵاتەکەی ئەم ئێعترازاتە تەقویەت بکەین بە ئەحزابی کوردی لە بەشی ڕاستەوە بیگرە لە دموکراتەوە بیگرە لە بەشی چەپەوە بیگرە لە کۆمەڵە و حزبە چەپەکانەوە بۆچی دانانیشن لەگەڵ یەک ئەمەش خۆی تاکتیکێکی سیاسیە بۆ ئەم مەوقعیەتە و ئەمە فکر کەم داخوازی خەڵکیش بێت ئێمە تەواوی ئەم ئەحزابانە لە ناو دڵی کۆمەلگاوە جوانەکانیان هەڵەستندێن بۆ ناو ئەحزاب چەک هەڵەگرن دەی باشە ئێمە بین ئەم چەکدارانە هەردانەی لە بینی ئەحزابە تەقسیمە بێت ئەمە خۆی نەوعی تەفرەقەیە بۆ ئەم مۆقعیەتە دروستە ئیدۆلۆژیمان جیایە ئارمانمان جیایە وەلی خۆتوانین بە عنوانی تاکتیک یەک بگرین کە تەئسیرمان بێ لەسەر ئێعترازات تاکەی بڵێن دروستە مهمترین ئەبزاری مبارزەی تەبەقاتی ئەمە تەواوی متەفەکرە گەورەکان هەڵەن تەشەکلە یعنی متەشەکلکردنی خەڵکە وەلی خۆ تەنها ئەبزاری مبارزەی تەبەقاتیش نییە چەک هەمیشە ئەبزاری مبارزەی تەبەقاتی بووە لەم تاریخەیە کە حەدیاقل لەم 100 ساڵی ئەخیرە لەگەڵ یان مواجه بوون پس من پرسیارەکەم وەیە کاتی بەکارهێنانی هێزی چەکدار کەیە و بۆچی دیپلۆماسی اتحادی ئەحزاب بە عنوانی تاکتیک ئەلان بەکار نایەندرێت سوالەی کەش کە بووم دەستخۆشی لە هەم هاوڕێ گوڵنازەکەم هەم هاوڕێ مێدی کە دەقیقەن جوانی شارەیان پێ کرد ئەوەی کە
خۆ لەوەیە شەکێ نییە کە یەکگرتنەوە لەگەڵ ڕەوتی سوسیالیستی اتفاقێکی خۆشیۆمنە بە قەولی فارزوتنی بەڵام خۆ ئەوەڵە نەبێ ئەوانیش نەقد لە خۆیان بگرن و ئەمە منجەر بەوە نەبێت کە دقیقاً ئەو لایەنەی کە حەزی لە حزبی کۆمۆنیستی ئێرانە تەقویت بکرێت ئەمە نیگەرانیە کە لەلایەن حاوڕیانێکەوە کە وەک من بیرەکەنەوە کەمیش نین ئێمە واقعان نیگەرانین من ئەمە لە چەندین جەلسەی تەشکیلاتیان بەحسم مەترەح کردووە کە نیگەرانین لە جەریانێک کە فکرەکە بە حزبی کۆمۆنیستی ئێران مشکڵاتی ئێمە هەلە بێت هیوادارم کە پرسیارێکی جوان وەرگرین دەست خۆش زۆر سپاس هاوڕێ هیواجان ئاخرین نەفەر هاوڕێ هیوا بوو بەڵام هاوڕەیەکمان هاوڕێ تینا ئیسرار دەکا کە 2 دقە تا 3 دقە کاتی پێدەدەین چون نۆبەکانم بەستە بوو بە 2 دقە پێشکەش بە دواتر هاوڕێ برێن ماندوو نەبن هاوڕێیان سەرەتا ئەمەوێت دەستخۆشی بکەم لە هەنگاوەکانی کۆمیتەی ڕەهبەری کۆمەڵە بۆ ئەو یەکگرتنەوە کە بەڕاستی لەم کاتتا پێویست بوو هەم لە کاسێ برایم بە شەخسەن هەم تەواوی ئەو ڕفێقخانەی کە سعیان کردووە لەم یەکگرتنەوە دەستیان هەبێوە نەقشیان هەبووە دەستخۆشیەکی تایبەتەکەم لەو ڕفێقخانە بەڵام لە بەحسی ئەوەی کە بەحسی دوای ئەوە بعضی لە ڕفەکان کە قسەیان کرد بەڕای من ئەولەویەتی حزبی یا حزبیەت بەسەر فەردیەتیان ناخەنە ئەولەویەتە حزبیەت و منفعەتی حزب بەسەر نەزەری فەردی بەسەر نەزەری شەخصی زۆر ئەولەویەتی هەیە و تەفاوتی هەیە لەگەڵ یەکە لەوانەیە من لە ئێستادا شتێک لە نەزەری شەخصی و پێم باش بێت بەڵام لە نەزەری حزبیە و زۆر جیاوازە پس حزبیەت لە هەموو هەنگاوەکانی حزبیە لە هەموو ئستراتیژیەکە لە هەموو تاکتیکێکە ئەبێت لە ئەولەویەتا بێت لەوانەیە نەزەرێکی فەردێک شەخصێک لە ئێستادا نادیدە بگیرێ لە ئێستادا ئەهەمیەتی نەوێت لە بەرەوەی کە تاکتیک و ئستراتیژی ئەو حزبە لە ئێستادا بەنەفترە کە وا بچێتە پێشەوە ئەو بەنەزەر من شتێکی ئەهەمیەتدارە کە هەم لە بەشی تەشکیلاتیە هەم لە بەشی سیاسیە زۆربەی لە ڕفێقەکان لە نەزەری ناگرن کە حزبیەت ئەولەویەتی هەیە بەسەر فەردیەتە یەکێکی بەحسێکی تریش کە کریا لەسەرەوەی کە ئەو ڕفێقانەی کە بە تازەی لە ئێمە جیابوونەوە بێنەوە یعنی کارێ بکرێکە وەکو ڕوتی سوسیالیستی بێنەوە لەم کاتەیە کە گەورەترین زەربەیە کە حەزب خواردیە لەلایەن ئەوانەوە بوو لەلایەن ئەو شانتاژ و ئەو بەرنامێلەی کە ئەوان دایانە لە ئەلێ حەزب بوو زەربەیە کە ئەوان دایانە لە حەزب لە ئێستادا بەحسکردن لەسەر ئەوەی کە ئەو ڕفێقانش ڕفێقمانن و دەبێ بێنەوە بەنظرم شتێکی زۆر اشتباز و شتێکی زۆر سەردەرگەم کنەندەز لە ناو بەدەنێ حەزبە یعنی بەحسێکی کە بەنظرم هەر نابێ ئەسڵ 1% بەحسی لەسەر بکرێت ئەو ڕفێقانە ئەسڵ هێشتا تەکلیفی جیابوونەوەیان مشخص نییە چه سێ بگەڕێ بەوەی کە بێنەوە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداری ڕفێقەکان لە باسکاندا کاکبێن گیانفەرم هەر بەو تەرتیبەی کە ئەوڕێیان هاتن لێرە پرسیاریان کرد منە بەو تەرتیبە جواب دەدەمەوە لە جوابی هاوڕێ گوڵنازدا کە ئایا گەڕانەوەی ڕفێقانە جەریانێکی دیاریکرا و تەقویت ناکە ئەوڕێیان ئێمە باسی چمان کرد باسی ئەومان کرد وتمان ئەوزاعی سیاسی ئێران بەسرعەت لە گۆڕاندایە حەزم باسی ئەوزاعی جیهانیشمان نەکرد کە ئەویش هەر زۆر بەسرعەت لە گۆڕاندایە ئایا بەرامبەر بەو ئەوزاع و ئەحواڵەی کە لە ڕێدایە و دێتە گۆڕێ شەرتە هیچ اختلافی نەزەری نوێمەدا پەیدا نەبێ کە زۆری لەو اختلافی نەزەرە قۆرستر بێ معلوم نییە خەتیمەشی سیاسی جیاواز بێتە گۆڕێ بۆ چوونی جیاواز بێتە گۆڕێ لەبەرەوە ئێمە هیچ وەخت بەرامبەر بە وجودی مثلەن فکری جیاواز ئەندیشەی جیاواز خەتیمەش یا بیمە نین ئەنی ممکنە کاملە هەموو ئاانە ممکنە وە ئەم پێشبینی دەکەم ئەوە اتفاقاً ئەمەیان فەرعی ترش دەبێت لە بەرابەر شتی دیکەدا ئێمە دەبێت مێکانیزم ببینینەوە کە حزبی قەوی بین حزبی نیرومەند بین لەسەر اختلافاتی چکۆڵا یا لەسەر اختلافاتێکە وحدەت لەسەریان ئیمکان پەزیرە حزب شەقە نەکەین تووشی تەفرقی گەوتری نەکەین ئێمە دەبێت ئستعدادی ئەوە پیداکەینەوەی فەرهەنگی سازمانیمان ئەخلاقمان ڕەوشمان هەموو ئەومان تەجربەی ئەو 40 ساڵی ڕابردووی چەپی ئێران و عەزابی پۆزیسیۆنی ئێران و چەپی دنیا و هەمووانە دەرسێکمان پێ بدا کە هەروە دابەشکردنی حزب هیچ هونەرێک نییە
ئەگەر یعنی ئەمە دەبێت کار بۆ ئەوە بکەین کار بۆ ئەوە بکەین کە مادام اختلافی نەزەرات بە نەتایجێکی عملی زۆر حاد و دراماتیک و غێرە قابلی سازش منجەر نەبێ ئێمە بە هیچ جۆری لە جۆرەکان دەبێت لەنێو خۆماندا و فەرەنگە وجود بێنین نەچینە پای هیچ نوع جیابوونەوەیەک من وەختی دەڵێم لە جیابوونەوەی کۆمونیزمی کارگەری لە ساڵی 91ەوە تا ئەمڕۆ هەموو جیابوونەوەکان قابلی استناب وەستا من جواب کە هەورە هەرەج دەدەمەوە دوایەوە وەختی دەڵێم ئەوە ینی لەو بەلاشەوە ئیمکان پەزیرە هیچ کام لەو اختلافاتە هیچ کام لەو وەختەدا کە زۆریان کرد اختلافەکان غێرە قابلی حەل نەبوو ئەگەر هەر ئەو وەختێک کە کۆمونیزمی کارگەری جیاببووە ئێمە بە پش و درێژیەوە یەک دوو مانگ زیاتر بەحسمان کردبایە و تۆزی ئەوزاعی سیاسی گۆڕابا و ئەوانە ئەو خەتەراتەی کە پێیان وابوو دوای تەواوبوونی شەڕی ئێران و عێراق هەمووی بەسەرماندا دەڕوخێ ئەو خەتەراتە هێندە لە زێنیاندا سەرجانیان خۆرزایی نەکردبایە بە احتیمالی زۆر بە وحدەتێکی زۆر باشتر دەگەیشتەوە ئەو هەموو کەشت چەند هەزار کەس پەرەوازە نەدەم وەکو تۆوی زەوی بەدنیادا بڵاوبوونەوە هەموو شکاتی کۆمەڵە بوون لەبەرەوە دەڵێم ئێمە دەبێت لەوەی ڕابردوو دەرس وەرگرین و حسابیەوە نەکەین ئەوە چ زەریانی تەقوێ دەکات چ دەکات ئێمە ئێستا یعنی ئێستا ئەگەر مثلا نەک ئەوە خەڵکێکی دیکەی زۆریش بێنەوە بڵێن ئێمە دین لەوە تەشکیلاتە کار دەکەین بەڵام اختلافمان هەیە بەڵام بۆ چوومە دەڵێن بەرنامەت قبوڵە بەرنامەیت بەرنامەت قبوڵە استراتیجیت قبوڵە حاضر لەو حزبەدا کار پێ دەفەرموەر لەبەرەوە لەسەر فکر بەترەوە لەسەر فکر لەسەر ئەرزیابی من لە حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە پێفۆت ئەرزیابی لەوە لەسەر ئەوە ئێمە دەبێت کارێکی وا بکەین نەهێڵین ناڵم نابێت دەبێت نەهێڵین یعنی ئەوەی کە هاوڕێ گوڵناز دێڵە نیگەرانیی واقعیە بەڵام بۆ بە شەرتێکە کە ئێمە بێدەنگ بین کە ئێمە ینی ئێمە نەگوەکو لایەنێکی فکرێک کە بەسەر حەزبی کۆمۆنیستی ئێران خۆش دەوێت دەمانی بپارێزی بەڵکو وەکو کەسانی کە لایەنگری فەرهەنگ بێکەومانەوە و حەدی ئەکسەری وحدەتی ئەگەر ئێمە بێدەنگ بین دەستدانین و هەر تکراری اشتباهاتی ڕابردوومان بکەین و معلوماوە خەتەرە و وەختە نیگەرانیەوە بین ئەمە چ تەخوێت دەکات و چ تەزیق دەکات من پێم وایە ئەرزیابیم ئەوەیە ئەوەندە ینی ئاگاهی سیاسی و شعوری عمومی ئێمە چۆتە سەرێ کە ئەوە بە خەتەر نازانن بەڵام ممکنە خەتەری دیکەش بێتە گۆڕی اختلافی نەزەری دیکە لەسەر شتی مهمتر ممکنە بێتە گۆڕێت بینێ وەزی کوردستان بگۆڕێ شەرایەتێکی بگۆڕێ ئەوزێ و منتخە بگۆڕێت چزانی لە مۆردی هاوڕێ ئارێزدا هاوڕێژیان ڕاستە سازمانی زەحمەتشا ئاپیشان بێ ئێمەوە نا زۆر ینی ئێستا لە نهایەتی ڕاستەویدا لە نهایەتی ڕاستەویدا بەڵام دووشت دەکرا پێشی بگیری یەک دەکرا نەهێڵین ئەو خەڵکە زۆریان لەگەڵ بۆ ئەو ڕەحبەرانیان ئەوە خۆ پێشمەرگەکانیان وانە بوو بۆ کات سادەکانی هەموو ڕفێقی خۆمان بوو و فەرەنگەدا گەورە بوو ئەوانە بوو ئەوان بوو دەکرا پێشیەوە بگری و بە نەزەری من دەکرا پێشی ڕاستەوی ڕەهبەرەکانشان بگری خەل لە ئەوڵەوە ئەوان هەموو ئەوانەی کە 2000 پیان لە ئەوڵەوە نەیان دەکوت و دوای نهایەتەن ئەگەر ڕەهبەرێکیش ڕاستەویەک دەکا هەر خۆی بڕایتر خۆی مثلا ئەگەر چەند نەفەرێک بە دەوروبەرێتی ئەو ئینشعابە گەورەیە لە حزب ڕوو نەدا بەرەوە ئێمە ئەو وەختە دەبە فۆرمۆلێکمان دیتباوە بۆ بە یەکەوە ژیان تا وەختێک ئەوەی کە 2000 معلوم بوو با معلوم بایتر من پێم وانییە وڵای متەی هەر لە ڕۆژی ئەوڵەوە ئەو فکرە و ئەندێشانەی بۆ کاتەنا کۆمەڵەوە چی لە ڕاهبەرانی حزبی کۆمۆنیستی ئێران بوو ئێستاش بەیاننامەی حزبی کۆمۆنیستی ئێران کە معتەبەرترین سەنەدی ئەمەیە ئەو نووسویەتی زۆری لە سوانەکان ئەو نووسویەتی بۆڕە بزانێت چ ئاژیتاسیۆنێکی کردووە لە تاعیفی حزبی کۆمۆنیستی ئێران شەرت نەبوو وای لێبێ لەبەرەوە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە ئەگەر ئەحساسی خەتەری لەو نوعمان کرد دەبێت پێشگیری بکەین ئەواملی بعضی کرداری پێشگیرانە هەیە کە دەکرا پێشی بگرین حتا ئەگەر ئێمە بۆ ئیشعابی ئەخیریشماندا بچینەوە ممکنە متوەجێ بین اشتباهاتێکی لانیمەوە بۆ اشتباهاتێکی بۆ کە دەکرا مەسەلەن نەیاڵین بە سرعەت حال بێتەوەش بنیادەمی ڕاستگۆ دەبێت خۆشی ڕاستگۆ ممکن اشتباهاتی بەش بۆیە لە ڕووی ئەوانەیان کرد بەڵام ئەوە 2000 ڕوویدا ئەوان ڕۆیشتن بەرەو ڕاستەوی بەرەو کردەوانە کە بەداخەوە دەکرانێت هاوڕێ مێهدی هاوڕێ مێهدی من دەزانم ئەوە کەسانێکە لەناو هیچ زۆر ڕەفیقی عەزیزی ئێمەن هیچ مشکلمان نییە لەگەڵیان
كأرزيابي متفاوت يعني لحزب يكون السيرة مثلا دول الندبات درس بوبايا لسالي نودية كرد بواز مالي هنا بايا هم أوانا والله مو بوشونا أو بوشونا أمان خيالي النية يعني لم بيستو لها كل سر أساسي أو بوشوني خوان بيان مثلا قران كاري لو حزب ده موجود بينا مثلا بين خطي مشي وحزب بقورن برنامج كي بقورن برنامج خطي مشي وحزب لكون قركان ده بقورن بكون قركانيش مبارزة سياسي ذكرت إما دبل تداريش كون قرنا إماش مبارزة سياسي بكين شيء قصي درستو قصي باشا بينكم قروا أو يكمل رفيق يقبل فكرك يا أخوي تبليغ ذكاء وعيب نية تبليغ ذكاء وفكرك يا أخوي توش تبليغ ذكاء وفكرك يا أخوي والله لمحيطك متمدن أنا ورفيقنا ده لمحيطك ذاك صندوق ما ليك ليش ليك النفس دينه كلمات يكل بريندار نكين الفاظي اتهاماتي ناروا بيكتر وارد نكين زور رفيقنا ده نشوف بحث كين وبزانين كزور بحثي له مهم تري شيء كممكن أن السريع خلاف النظر ما بيه لموردي وياك وانش قطعها أبو بالله صدر وانش قطعها أبو بالله مر بقولي مسلمان ضلن كذنات صدق قبلي كسو كيف قلت أو واجبان خالف ما أما خصومات البردمي أوان مش بالله بشرط دامننا أو انتقاد لخو بشرط دامننا أو أوان ولا يندبل دزانم كإما لناوي مدى دو بوشونا بوشوني لسر خطاهاي تشكيلاتي أوان وبريالي دا بوشوني لسر أرزيابي إيديولوجيك أوان أو بريالي دا أو دو بوشونا خطاهاي تشكيلاتي وأرزيابي إيديولوجيك ليش يعني قلت منجر بإخراج ورفقانا كلو نعودا أوي كمربوطة باختلافات فكري وإيديولوجي أو روابط نسر أو زبادر الكلابات مثلا تشكيلاتي كش دبا ليكول درابا وزورتر ممكن بو هذا جاي منجر به يا نبي لموردي أو هاوريانا دا كهاوركاون معسكر إما بيانية كخدي بينن يكتورجيكا احتمالاً ورسبين بيبينن لذا براسي وما نسيوه دعوت ما كدوا لحمو كاس ناوي أوان ما نبردو بلان دعوة ما كدوا منزورش ما أو نوع كسانة ونوع زلياني كورنا ونوع ورنا ونوع زلياني يعني هو بقوا تبوتوزا بنيشة هو بقوا مثلا باش خل قرتنو وحركاتي نسنجيدو نعم مربوطين كأسادي كان كالزراري لخوش زراري لاعتباري خوش ينداوه يعني بداخل وزراري اللي مجدوا بقوا بنيشة توزيك فضاء آرام بيته وتوزي لهم شعب دور كبينه أو وقت أو حسرته ومرة وسينا غير ممكن نبلا ذلك غير ممكن نية والله مدب بزاين الشرائط السياسية ذات سزمينها كي تقويتي كي أو بانجوازش كراوة يعني مشخصي بوهم أو كساني كخوان لكم رجاي كردستان داولنا شوارشوي قديم كومول جديد كومول ده بتشبه زانن أو بانجوازش كراوة كبينه لموردي مسألة رهبري ده كاوركاو بس كذور خلاصة دلنا هم رجع رهبري لخلاء ده بوجودنا بو إيمة يعني بو إيمة لخلاء ده بوجودنا بلان بو مثلا سلطنة الله بوجودي ومجاهدين ممكن بتبليغات ميدياي جهاني كالبشتي بو سلطنة الله كميجا ميديا شو كيران انترناسيونالي لبشتا وتبليغات كذكرى وقت يقول خويني عكس خويني لما نقدر بيمان نشان ده بالتبليغات بيمان نشان ده على بحرار أو ممارسة خوينيان بزوري تبليغات بإمكاناتك إيش كهاي وزميني كم درخواني خلشي راندا لبرو بلان بو إيه مرجعش ميامبورني بو إيه مهر أوي ده بين مبارزات الجاري خلق ده بجدار بي بو إيه مهر أوي كنابي بشيش ناو شركة زودرة ناو نبرديك أو كيش أخوان بو أمادة نكردو ده ورده أو رهبرانة لمحلها فروردكي إما بالتبليغات كدور مناسين شخصية كان معلوم بنشانداني توزي ممكنة إني مسكت كسي بناسين بلان رهبرنا توين درسكي إما فقط الميكانيزمي شيء كل خوار ويكون الجال هذا قلوه لو مرات خوار وعلى هذا قلوه لو رجع ودتواني أو رهبرية موجود بيني هر رجع ميامورك شيء موردي أكو برسالي نور سيخوي كر الموردي هو أورا هو كاتب كارهناني تشك كمن صدقينات وعمران كيا بلا أجر دتشينا وصالي بنجا وحش أو وقت دزاني صال كاتب كارهناني تشك خويما كردستان من بهذه تشك رزقار نكر بعد توازن خواشي سرتاسري إيراندا كش رجيم شاروخابو تظاهرات وخبشاندان وأنا
کوردستانیشی ئازاد کرد وەکو بەخشوونەکانی هێران دەسەڵاتی ڕژیمیشان نەما بەڵام کە دەسەڵاتی ڕژیمیشان نەما ئێمە دەمانزانی و زۆر زوو معلوم بوو ئەو دەستکەوتانەی کە بەدەست هاتوون ناپایدارن دژمنێکی تازە خەریکە سەر هەڵدەدا و مسەلح دەبێت دەستماندا چەک بۆی دیفاع بکەین لە دەستاوەردەکانی ئەو وەختە بە نظری من تا وەختێک ینی گومانەدارێت حەدسە تا وەختێک جەماوەر لە کوردستان ڕانەپەڕن تا وەختێک کە دەستکەوتگەرێک بەدەست نەیە کە لازم بێ بە زۆری چەک ئەو دەستکەوتانە پارێزی ئێمە ناتوانین دەستکەوتێک بۆ خەڵک بەدەستبێنین کە خۆیان بەدەستهێنانیان نەبووە یا لە خۆیان داهێناوە دەبێت جەماوەری خەڵک کارێک بکەن هەندێک بەرنە پێشنە پێشێ جا ئەوتە ئێمە بچین ئێمەش بچین ویان تەکمیلکەین ئێمەش تەلەفاتیان کەم بکەین و زەرەکانی کەم بکەینەوە ئێمە ناتوانین یعنی هێزی چەکداری ئێمە ناتوانێت لە زیاتی خەڵک بە نمایندەژی خەڵک ئەو ڕزگاری تامینکە بەڵام ئەگەر خەڵک خۆی جوڵا بڵێ چەکیش ئەبزارێکە بەدەست ئێمەوە دەتوانین بیدەینە دەست خەڵک بتوانین خۆمان هەوێنین لەشکرێکی خەڵکی گەورە بین وەکو تەجربەی ساڵی 50 ناڵم عینەن ئەوە تێکرار دەبێتەوە ناتوانین لە ئینتیها و دەست پێ بکەینەوە دەبێت لە ئەوڵەوە دەست یعنی لەو جێگایەوە کە دەستمان پێ کرد دەبێت دەست پێ بکەینەوە نەک لەو جێگایە کە تەواومان کرد دەست پێ بکەینەوە زۆر خولاسەکە لە فرسەتی کەدا بێت زۆر قسە دەکەینە بارەوە لەم مەسەلەی دووەم کە مەسەلەی زۆر مهمەوە شاوڕێ هیوا باسی کرد بەڵێ ئەمەمان لە بەرچاوە بەڕاستی و هەوڵشی بۆ دەدەین بەڵام لەگەڵ یەک مانع بەرەو ڕووین ئەویش ئەوەیە کە بەڕاستی مانعکەش ئەوەیە ئەوان کۆمەڵەیان پێ بەهێزە یعنی ئەوەی کە لە ناوەندی هاوکاریدا کۆبوونەوە هەموو حزب کوردستانیەکان لە ناوەندی هاوکاریدا کۆبوونەوە ئەوان حاضر نین یعنی حاضرین ئەو امتیازە بە ئێمە بدەن کە ئەوان ناوەندێک بن ئێمەش لایەنێک دەڵێن ئێوە ئەگە دەتانەوە دەگەڵ ئێمە هاوکاریکە وەرە ناو ناوەندەوە ئێمە دێ بچینە ناو پێشترەوە دەبێت ئەو امتیازەیان پێ بدەین بچینە ناو ناوەندەوە لە ناو ناوەندەکاندا بتوێنەوە بەو جۆرە هاوکاریەکە تامین بێت ئەوەش ئەرزیابی سیاسی ئەمەوە زۆر غەڵەتە زۆر غێرە ناگونجە نازانم سبەینێ و زای سیاسی کوردستان بگۆڕێ شتی دیکە بێتە گۆڕێ وەختی بنیام قسەی لێ دەکات بەڵام ئێستا لە مەترح نییە بچین لە ناوەندەکەی ئەوانەوە کە مەترح نییە و نابێ بچین اینجا ئەوانش ئەو هاوکاریە ناکەن ئەوانن ێنی مانعن ئێمە نین ئێمە نین بەخاطر ڕادیکالیزممان انقلابیگەریمان نامانەوە دەگەڵەوەم دەگەڵ دانەدانەیاندا دەنیشی ئەوەش مشکلیان نییە دەگەڵ دانەدانیان قبولیانە بەڵام دەگەڵ جەمعەکەیان بۆ کاری گەورە قبولیان نییە بۆ کاری چکۆڵە قبولیانە بۆ مەسەلەی ئەمنیەت قبولیانە ئەمنیەت دەڵێ شتێکی عەمەلیە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ مەسەن تەوافقاتێکی سیاسی مهم ئەوانن مانعن و نایان لە مۆردی مجاهدیندا فقط یەک شت بڵێم هاوڕێ مەسەلەی مجاهدین فەرقی هەیە مەسەلەی سەڵتەنە تەڵەب مجاهدین لە شرایەتی انقلابیدا نایانە سەرکار و تەقویەت نابن ئەگەر جەوی عمومی انقلابی بێەوە بەڵام ئەگەر بحران بێ تێکەولێکە بێ بشێوی بێ یعنی مطابقی نەخشەی ئێمە لە وەختدا ڕەوتوردەوەکە مطابقی ئەوە نەبن ینی کارمان ئاسان نییە لە ئایندەیەکدا کە جامعی ئێران دەورێشی انقلابی تێپەڕ نەکات بۆیە یعنی ئەو زۆر مهمە ئەوانەی دەڵێ هە بڕوخێ ئەگەر ڕووخا بەو شێوەکەن هیچ نیشانەیەک لە نەخشە و پلانی ئەمەیتیا دیار نەبێت مجاهید دەبێت ئامەکارە لێک مجاهید بەشایل سپاسداران سەلەفیەکان لە کوردستان هەزار جڕوجانەوەری دیکە لەو مەملەکەتەدا هەن هەموو سەر هەڵدەدەن شرایەتی انقلابی نەبێت بۆیە ئێمە موەزەفین خۆمان تەقویەت بکەین بۆیە نابێن شعاب بکەین بۆیە نابێت چکۆڵە بینەوە بۆیە لەسەر ئەو شتە بێتامانە نازانم تۆ کتوتە سوسیالیزم دەرێ کشوەری امکان پەذیرنەوە اختلاف عیباس سوسیالیزمی چی دەرێ کشوەری امکان پەذیرگانە و دارێت ئێران خەریکە ئاودەی بە سوسیالیزم دەرێ کشوە باسێکە دوای وەختەدا نشین دەیکەی فکرە بۆ چوونە ئەندێشەی یعنی مەخسوم وەیە کە ئەو یان لەسەر ئەو یا مەسەڵەن ئەو دەڵێ حزبی کۆمۆنیستی ئێران قبوڵ و دەڵێ حزبی کوردستان قبوڵ دانیشە سەر ئەو بزیاد دەبنەوە ئەخەوە نییە ئەو هەموو جڕوجانەوەرە دوژمنە دەدانێت چایان لێکردوینەوە دەبێت لێکردین و چاوان لێکردینەوە و خەتەر تاریمان دەکات دەبات بە یەکگرتوانە بچین بۆ بتوانین سەر دڵخۆشی بە خەڵک بدەین ڕەهبەرانێک بێنە ڕوو سازمان و تەشکیلات دروست بێ ئەوانە شرایەتی انقلابیدا قوتمان